لەلایەن بەشەوە ینی مافەکانی ئێمە ئەخورێ و ڕێژەی دەرچوونمان بەڕاستی زۆر کەمە، ینی ئەوە نییە کە ئێمە خەتاکە تەنها لە خوێندکاران نابێت، چکە ڕێژەی دەرچوونمان کەمترە لە سەتادا. ئەگەر ینیها بیریش بکەیتەوە ئەبینی کە کێشە لە بەشە هەیە، هەتاوەکو ڕادێ ڕاستە ئێمەش لەوانەیە وەکو خۆمان کەمێک ئیهمال بین، بەڵام وەکو ئەوەی کە کێشە لە بەشیشە هەیە، ینی مامۆساکان ڕەچای بارودۆخی ئێمە ناکەن، یارمەتیمان نادەن، وەکو یارمەتیدان ئێمە یارمەتیشمان ناوێ، بەس حەقی خۆمانمان پێ بدرێت، چونکە ئێمە بەڕاستی زۆر هیلاکەبین لەگەڵ ئەو خوێند و سعیکردنەی کە ئەیکەین، و ئەوە شایانی ینی ئەو سعیەی کە ئەیکەین بەرامبەر نییە بە ماندووبوون و هەڵدانەکانی ئێمە وەکو خوێندکارانی ئەندازیاری بەڕاستی زۆر بێئەمەل بووین لە خوێندن. ئێمە وەکو خۆمان زۆر بمان یەکێک بووین لە ئەوە ئیلاکان کە ئێستا باس خوێندن ئەکرێ، تاو ئێمە بێئەمەل بووین دەی هیچ ئەمەلمان پێی نییە بوون لە ئەوەیەکە، بەڵام ئێستا لە تاقیکردنەوەکان دەرنەچوونە. بەڵێ باشە، بەرپرسانی زانکۆ چیڵن ڕۆشتە لای ئەوان لەگەڵ ئەوانە قسەتان کردووە؟ وەڵا قسەمان کردووە، چەند جاریش ئێمە بایکۆتی خوێندنمان کردو، بەڵام هیچ سوودێکی نەبووە. ئەوان ئەڵێن ئێوە خۆتان ئیهمالن، خەتا لە ئێوەیە، مامۆستاکان هیچیان لەدەست نایە، بەس وانە ئێمە ئەمانەوە خوێندن ینی ئەو ئەسیلان و ئیمتیحانانی کە ئەیکەین شەفاف بێ ببینین کە دەرەجەکانمان چۆنە، بەڵام ئێمە هیچ نابینینەوە، کە ئێمە ڕۆین پڵپ ئەگرین تەنها ژمارەی ئەنجامەکانمان بۆ کۆئەکەنەوە، ینی کە ئەسیلەکە سەحکراوە تەنها کۆکردنەوەیەکمان بۆکەن، ئێمە زانین هیچ کێشەیەک لە کۆکردنەوەکەیان نییە، بەڵکو لەوانەیە غەڵەت تەسلیح کرابێ. ئەسیلەکان پێ نەداونێتەوە ئەوانەی کە ئێوە تاقیکردنەوەیان تیا کردوتە؟ نا، ئێمە لە فاینەڵا ناتوانین ئەسیلەکان ببینینەوە، داوای ئەوەکەین کە خۆمان ببینینەوە بۆی بزانین کە مافی خۆمان وەرگرتووە یان نا. باشەگەر بە جۆر لە جۆرەکان وەڵام نەدێنەوە، ئێوە داوای هەری دیکارکەن بۆی کا دووبارە تاقیکردنەوە بکەنەوە؟ وەڵا ئێمە داوای ئەەکەینەوە، بەڵام گوێمان بۆ ناگرن، ینی کێشە ئەوەیە کە ئێمە چەند جار داوامان کردو، بەڵام گوێمان بۆ نەگیراوە.